بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئەمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین ژیان بەسەر ئەبێن، و لەم کتێبە نایابە گەیشتینە بەشی ئەخیر، کە بەشی ئەخیر بریتیە لەو شتانەی کە بەرەو لای خوامان ئەبات و سالیکی ڕێگەی خواناسی ئەگرێتە بەر. هەندێک لەو دەرگایانەمان باس کرد، دەرگای تەوبە، لە دەرگای سەبر و شوکر، لە دەرگای ڕەجا، لە دەرگای خەوفا ئێمە باس و خواسەکەین. لە دەرسی پێشوو گەیشتینە سەر ئەوەی کە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر بترسێ لە عاقبەتی، کە ئەم ژیانە بەبێ ئیمانی بەجێ بهێڵێ و بگاتە لای خوا جەلە جەلالوه و شەرمەندەی ئەوە بێ کە ئیمان لە دڵەکەیان نەماوە، عاقبەتی بەرەو باشە نەڕۆشتووە، حوسنی خاتیمەی نەبووە. غەزالی لە دوای ئەوەی هەندێک قسەی زانا گەورەکانی بۆ هێناین لەسەر ئەوەی کە چەند خەتەرە و چەند ترساون لەوەی کە عاقبەتیان خراپ بێ، ئەفەرمێ عاقبەت شەڕی لە دوو خاڵا کۆ ئەبێت. خاڵێکیان بریتیە لەوەی ئینسان لە کاتی سەرەمەرگە گومانی بۆ دروست ببێ، یان ئینکاری هەندێک حەقیقەتەکان بکات کە ئەوە خەتەرترین جۆرە. خوا پەنامان بە صاحبی ئەو جۆرە قەناعەتە لە کاتی سەرەمەرگە کە ئینسان ئەو فکرەی بۆ بێت یا تووشی جوحود ببێ. ئەفەرمێ ئەمە هەتایی لە جەهەنەمە ئەمێنێتەوە، چونکە لە دائیرەی ئیمان ئەچێتە دەرەوە بەم جوحودکردن و بەم سەرپێچیکردنەی خوا و ئینکاریکردن لەگەڵ خوایە جەلە جەلالوه. جۆری دووهەمیان ئەوەیە کە ئینسان لە ژیانی خۆیە قسەی لەسەر خەڵک زۆر کردووە، قسەیەک ئەکا کە کەلیمەکەی ئەوە ئەگەیەنێت کە جۆرێک لە ئەتراز لە دین، یان لە وەسەتەکە یا سەیرەکەی زیادە ڕەوێک ئەکا مافی کەسێ پێشێلەکە، یا گوناهێک ئەکا بەسەر گوناهەکەەوە ئەڕوە، یان مصڕە لەسەر گوناهێک، لە دڵی خۆیان ئیسراری هەیە کە ئەو گوناهە بکات و بەردەوام دڵی تێر بووە بەو گوناهە، بەسەر ئەو گوناهە بەسەر ئەو حاڵەتەوە ئەڕوا. هەرێکێک لەم حاڵەتانەمە جۆری دووهەمە بۆ عاقبەتی خراپ و سوئی خاتیمە. ئەفەرمێ لە ڕیوایەتێکە هەیە کە شەیطان لە حاڵی مردنە هەموو هێزی خۆی بەکارهێنێ، بە ئەوانەکان و بەردەستەکانی ئەڵێ فریای ئەمە بکەون، چونکە ئەگەر ئەم ڕۆژەتان لە دەست دەرچوو ئیتر ئەم کەسە ڕزگاری ئەبێ. بۆیە تەواوی هێزی خۆیان لە سەرەمەرگی ئینسانەکە بەکارهێنن بۆی لە ڕێی لا بدەن. بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە دوعاکانیا فەرموویەتی اللهم إني أعوذ بك أن يتخبطني الشيطان عند الموت. خۆیان پەنا ئەگرم بە تۆ لەوەی کە شەیطان زۆرم بۆ بێنێ لە کاتی سەرەمەرگمە، هەوڵم لەگەڵا بدا بۆی لە ڕێم لا بدات، چونکە تەواوی قووەتی خۆیان شەیاطین لەو کاتە هەوڵ ئەدەن ئەم کەسە لە ڕێ لا بدەن. ئیمامی خەتابی ئەفەرمێ ئەویش بەو شێوەیە کە ئینسان يتخبطني الشيطان، ئەوەیە کە دەسەڵات بەسەر ئینسانە بگرێ و گومڕایکە لە کاتی سەرەمەرگە، یان منعیکە نەهێڵێت تەوبەکە لەو کاتە. بۆیە ئەو ئینسانە بەهۆی زوڵمێکەوە یا بەهۆی مەیوز بێ لە ڕەحمی خوا کە ئێرە بەجێ هێڵێ، هەرێکێک لەوانە کە شەیطان زۆری بۆ هێن، یان ڕازی نەبێ بە قەزا و قەدەری خوا، ڕازی نەبێ بەو سەفەرەی. ئەو هۆکارانەی کە ئینسان بەرەو خراپە ئەبەن کە ئایندەی خراپ بێ زۆر زۆرن، کۆ ناکرێنەوە. ئەکرێ هەندێکیان ئیشارە پێ بدەین. ئەفەرمێ ئەوەی کە عاقبەتی ئینسان سەبەبی لە دنیا دەرچێ بەهۆی شەک و جوحودەوە، جۆری یەکەمیان کە گومانی لە خواناسیە بۆ دروست بێ، ئینکاری لە هەندێک لە مەسائیلی حەقائقی دین کە لە سەرەمەرگە. ئەفەرمێ سەبەبێکی زۆر گەورە لەوە مەسەلەی بیدعەتە. بیدعەت یەکێکە لە شتە زۆر خەتەرەکان کە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر خۆی لێ پارێزێ. بیدع زۆر زۆرە،
دەوروبەری ئینسانەکان تەندراوە بە ئەنواع ئەفکار کە پڕە لە بدعەتە. بدعە لە فکرە هەیە، بدعە لە عەمەلە هەیە، بدعە لە اعتقادا هەیە، لە دڵە هەیە، ئەنواع و ئەشکال جۆری بدعەت هەیە. هەندێک بدعە هەیە عولەما ناوێن لێنەوە البدعە المکەفرە، بدعەیەکە کە ئینسان کافرەکە، کە کردی کافرە بێ، ئەوەندە جۆرەکەی خەتەرە. بۆیە یەکێک لەو شتانەی کە ئینسان لە عاقبەتە سوئی خاتیمە ڕوویتی ئەکا ئەوەیە کە لە ژیانە دڵی تێر بووە بە بدعە. ئینجا بدعە لە عەقیدە خەتەرترین جۆری بدعەیە. ئیتر ئایا ناوێکی خوا جەل جەلاله و صفەتێک لە صفاتەکانی، ئەفعالێک لە ئەفعالەکانی بین بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ لە حەقیقەتەکەی خۆی لای بدەین. ئەوە جۆرێکە لە بدعە، زۆرێک لە فیرەقە ضالەکان کە گومڕابوون بەهۆی ئەو بدعانەوە گومڕابوون. جاری وە هەیە ئینسان لەسەر ئەو ڕێبازە نابێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ ئەصحابە لەسەری بوون لە مەسەلەی ئەعتیقادە، لە مەسەلەی خواناسیە، صفات و ئەسمائی خوایە جەل جەلاله. وەی کەسی ئیماندار ئەبێ زۆر ئاگای لەو خەتەرە بێت، خۆی لێ بپارێزێ، نەبادا کۆتایی ژیانی سوئی خاتیمە ڕووی تێ بکە. ئەی بەشی دووهەمیان کە ئینسان ختمی لەسەر گوناه و مەعسیەکان بێ، ئەفەرمێمە هۆکارەکەی کەمی ئیمان و لاوازی ئیمانە. دەیوات لێ ئەکا کە لەناو گوناهەکانە ڕۆبچی، اینجا گوناهەکانی وردەوردە نوری ئیمان لە دڵتا کزەکەن، ئەکوژێننەوە، خۆشەویستی خوا لە دڵتا کەم ئەبێتەوە، اینجا سەکەڕاتی مۆدڕووتی ئەکا، ئەوەندەی تر ناڕەحەت ئەبی، هەستەکەی کە دنیا بەجێ ئێڵی هیچ شتێکیشت بەدەستەوە نییە، چکە حوبی خوا لە دڵتا کەم بۆتەوە. دەی ئینسان ئەبێ زۆر ئاگای لێبێت چەندێ دنیا و خۆش بێ، چەندێ پاڵ بدەی بە دنیاوە، ئەوەندە مەحەبەتی خوا لە دڵتا کەمە بێتەوە، تاوات لێ عاقبەتەکەت بەرەو خراپی بڕوا، سوئی خاتیمەت هەبێ. دەی ئەگەر ئینسان ڕۆحی دەرچوو حاڵیشی بەم شێوازە بوو، ئینکاری ئەکرد لەگەڵ خوا جەل جەلاله لە یەکێک لە شتەکانە، یان مصر بوو لەسەر گوناهێک لە گوناهەکان، دەی ئەو ڕۆژەی کە ئەیبەنە لای خوا جەل جەلاله وەکو وایە کەسێک بە زۆر پاڵی پێوە بنێن بەرەو لای خوای برن، ئەبێت چەند بە دڵشکاوی و بە ناڕەحەتی بچێتەوە حوزوری خوا، و ئەبێت چی چاوەڕێ بکە لەو بەڵاو موسیبەتانەی کە خوای گەورە بۆی داناوە. ئەی ئەو کەسەی کە ئەیەوێت ڕێگای سەلامەت گرێتە بەر، ئەبێ هۆکارەکان لە ژیانیان نەهێڵێ، هۆکارەکان لە ژیانیان نەهێڵێ، هۆکارەکان خۆی بپارێزێ لە گوناهەکان. ئەساسی قسەکە ئەمەیە، چ گوناهە کەبیرەکان چ سەغیرەکان، خۆی پاراز لێیان، ئللا خوای گەورە دەرو خێری لێ ئەکاتەوە، ئللا خوای گەورە عاقبەتی بەرەو خێر ئەهێنێت. بەڵام ئەگەر خۆی نەپاراز لە گوناهەکان، وردە وردە احتیمالە بەر ئەوانە بکەوێت کە سوئی خاتیمە ڕووی تێ بکە. ئیسرار لەسەر گوناه عەزیزانم زۆر خەتەرێکی گەورەیە کە شمولی ئینسان ئەکا و ڕێ بە ئینسان ئەگرێ. چەندێ زیاتر مصر بووی لەسەر هەر گوناهێک، ئەوەنە زیاتر تۆ ئەفەوتێن. بۆ ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ یەکێک لەو خەسڵەتانەی کە ئینسان تووشی سوئی خاتیمە ئەبێت مەسئلەی لیواتەیە. ئەفەرمە کاری لیواتە جوودبوون لە پشتەوە، چ نێر بۆ نێرێک، چ نێر و مێیەک لە پشتەوە، هەر پێوتر لیواتە. ئەفەرمەیەکێکە لەو شتانەیەکەوە ئینسان سوئی خاتیمە ڕووی تێک. بۆچی؟ حتا گوناهەکە گەورەتر بێ، زیاتر ئەم کەسە شمولی ئەوەکە کە سوئی خاتیمە ڕووی تێ بکات، بە تایبەتی ئەگەر شتێک بێ پێچەوانەی ئەو فیتڕەتە بێ کە خوای گەورە ئینسانی لەسەر دروست کردو. بۆیە مەسائلی سوئی خاتیمە ئەبێ بە وریایی ئاگامان لێبێ. لە صحیحەین هاتووە، سەهلی کوڕی سەعد بۆمان نەگەڕێتەوە، پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم فەرمووی: إن الرجل ليعمل بعمل أهل النار. جاری وهەیە ئینسانێک کردەوەکانی کردەوەی ئەهلی ئاگرە، لە عینەن کاتیشە لە ئەهلی بەهەشتە، هەندە جاریش کردەوەی ئەهلی بەهەشتە و خۆی لە ئەهلی ئاگرە. ئەفەرمون لە ڕوایەتێکە كاتك الروحي أم عبد أشت السرى وملائكة الله سبحان الله نجا هذا العبد من الشيطان. أمر رزقاري ولا الشيطان هم جاني كدوي خرابي كردبو يا ويحه كيف نجا يا هوار شون رزقاري يان بعام روايتك همو عبدك روحي درأتشي والشيطان يترز فري بينا بابا إيمان وأروى ملائكة سريان سر من اللوي أي هاورام عبدت شون رزقاري ولا آخر عمريا
لفيال ومكائد الشيطان وشون خواهي قورا نجاتي دا دي اگر اما زاني سوئي خاتمة چند خطر اسباب كان خوتي لي باريزا خود آمادك خريكي كاربا شتيك عاقبتت باشكا نكي تسويف كيتو بلاي بياني خمسة كم ودو بياني وسي بياني كرة عمر زور كرتا همون نفسيكي تو كهناسيك هلا مجيو هناسيك اديتوا وابزانا اما كوتا هناسي جيانا هلا امجي كوتا هناسي جيانا اديتوا زور ممكن لبيني يشق لهناسا كان تا روحي تو درسي وكوتايت بيبي دي انسان لسر هرشتيك جيا لسر او امري وللروجي حشرة بتشي ومردبي ابو شوازة حشرك لفرما اشتكى في غمريان صلى الله عليه وآله وسلم وفرمي عبدي وهاي خوانكي كتك أشكيت أخواره ولا رجي محشرة كالشهيد وبالشهيدي وفاتي كردو عبدي وهاي دزي كردو ولا كاتي دزيا بحالتي دزيا وزندو أبيتو وحشر أكري هر يكيق لعبد كان بوشي وازا هاي للسجدة زندو أبيتو كالليرة للسجدة ووفاتي كردو هر يكي بوشي وازا زندو أبيتو وحشر أكري كمات عليه دي بزانا بيوستد بويا کۆمەڵە شت وات لێ بکەن کە خۆت ئامادەکەی هەتا وەکو بزانی فێر ببی زیاتر ئەخباری کەسە خائیفەکان بزانی لە دڵتا زیاتر ئەترسی زیاتر وات لێ کە بگەڕێیتەوە بۆیە ئیمامی غەزالی دەست پێ ئەکا سەردی داستان و چیرۆکانمان بۆ ئەکات چۆن ترساون مەلائیکە چۆن ترساوە ئەنبیا عەلەیهیمو سەڵات وەسەلام چۆن ترساون ئەولیای گەورە چۆن ترساون ئەسحاب چۆن ترساون زين لخوا جل جلاله شون أترسن ملائكة يخافون ربهم من فوقهم ويفعلون ما يؤمرون زول لپروردگار أترسن لسري خوانوا وهرشتك فرماني كان في بكرة جاب جيئكن پیغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي إن لله ملائكة ترعد فرائصهم من مخافته هندل ملائكتي هن خواجان جل جلاله فرائصيا أجولي باشا لترسي خواجة لجلال وفرائص شيء هندق لزانا كان أفرمون فرائص بريتيا لم دماراني لشاني إنسان ويبرو ممكي إنسان لو بري شدتي خوفة إيري إنسان أجولي أم دولاي إنسان أجولي أفرمون ملائكة كان أم دولايا تمام حركة جولائك لما خافتي خوا لترسي خواجة لجلاله حملي عرش فرميسك بچاوكاني أنا وكو كانيابية خواروا كاتكوا سربرزكنوا ألن سبحانك ما تخشى حق خشيتك خواجان حقي خشيتي تو حقي أويك إنسان ليد بترسي يا ملك ليد بترسي بأندازي أويش تخلق لنا ترساو خواجان أفرمي لكن الذين يحلفون باسمي كاذبين لا يعلمون ذلك ايوا تيگەیشتون لە خەشیەت لەخوا چەنێکە بەڵام ئەو کەسانەی بە درۆ سوێنە خۆن ناوی من ئەهێن بە درۆ لە سوێنەکانیانە لە خەشیەتی من تێنەگەیشتون تەسەوور کە یەکێک لە یەمینەکان پێوتێ ئەلیەمین الغەموس ئەلیەمین الغەموس سێ جۆر سوێنمان هەیە یەمینی منعەقەدەمان هەیە ئەو سوێنەی کە دائەمەزرێ ئینسان سوێنەخوا لەسەر شتێک مثلا سوێنەخوا کە ئەم ئیشە ناکە سوێن ئەو پێوتێ ئەلیەمین المنعەقەدە يمينك ما نبت يميني لغو إنسان بسر زمان عند جار سوين دي يميني لغو يميني غموس سور أزاني أوش تدروي سويني لسرخو أفرمين رب العالمين بملائكة حمل عرش أو كساني نايم من أهيانا بدرو يميني غموس بكاريانا أفرمين أنا حقي خوف خشيتي مني أن بطايتي تينجيون له إيوه تيجيشتن أي ملائكة بلام أوان تينجيشتون جابر بما نجرته پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرمي للشبي إسراء معراجا بخزمة جبرائيل جيشتم كان كالشن البالي من خشية الله تعالى شن شيء شن مشكا لزماني عربية بيوت الشن بدو أم دوي خوما بيوت الشنينة بما استاوت اللبن وشيري شر بيوت اللبن شنينة بريتيلا شي بريتيلا ومشكيكا
یا شین بریتە لەو مەشکەی کە ئەلبالی کە کۆن بووە حتا کۆنە بێت تەنکتر ئەبێت زیاتر ئەجوڵە و حەرەکە ئەکە ئەفەرمێ جوبرائیلم عەلەیهی سەلام بینی چۆن مەشکەیەکی کۆن کاتێکەوە ئەیجوڵێنی چۆن زیاتر ئەجوڵێ ئاوە هەموو گیان و لاشەی حەرەکەی ئەکرد لە خەشیەتی خوا و مەخافەتی خوایە جەل جەلالوه جبرائیل عەلەیهی سەلام ئەگریا پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم پێ فەرموو بۆچی ئەگری فەرمووی لەو ڕۆژەوە خوا جەهەنەمی دروست کردووە لەو ئەترسم ڕۆژە لە ڕۆژان عەسیان کەم و بچمە ناوی هەرچی ئەکەم فەرمەسکەکانە و شک نابنەوە یەزید ڕەقاشی ئەفەرمێ خوا گیان کۆمەڵێ مەلائیکەی هەن بە دەوری عەرشەوە چاوەکانیان وەکو ڕووبار تا ڕۆژی قیامەت ئاوی پێایەتە خوارەوە چۆن شتێک تۆزی پێوە بێ هەوا لێ بدا و بیتەکێنێ چۆن ئەجوڵە و حەرەکە ئەکا ئەفەرمێ ئەوە لاشەیان حەرەکە و ئەجوڵێ لە ترسی ڕەب العالەمینە خوا جەل جەلالوه پێیان ئەڵێت مەلائیکەکان بۆچی ئەترسن ئێوە لە پەنای منان بۆ ئەترسن واللهی ئەگەر ئەهلی زەوی بزانن ئەڵێن خوایان ئەگەر ئەهلی زەوی بزانن عزت و عەزەمەتی تۆ چۆنەکەوە ئێمە ئەزانین واللهی نەنانێکیان پێ ئەچووە خوارەوە لە قورگا نە ئاوێک لە قورگیان ئەچووە خوارەوە واللهی نەیان ئەتوانی لەسەر جێگەکانیان ڕاکشن بەخوا قەت نەیان ئەتوانی بچنە دەرەوە هاواریان لێ هەڵئەسا چۆن مانگایەک هاواری لێ هەڵئەسێ ئەبەو شێوازە هاوار هەموو ساتێک لیان هەڵئەسا کاتێک ئەیان بینی عەزەمەت و گەورەی و خەشیەتی تۆ چەندێک گەورەیە محەممەدی کوڕی مونکەدیر ئەفەرمێ کاتێکە ئاگەر دروست کرا دڵی مەلایکان فڕی لە شوێنی خۆیان ئەوەندە ترسان کاتێکەوە ئادەم دروست بوو خوای گەورە دروستی کرد هاتەوە دڵیان شوێنی خۆیان زانیان کە غەیری ئەوانش ئەکرا عقوبە بدرێن ئەفەرمێ ڕیوایەت کراوە کە ئیبلیس دەرکەوت جبرائیل عەلەیهی السەلام لەگەڵ میکائیلە دەستیان کرد بە گریان رب العالمین پێوتن بۆچی ئەگرین وتیان واللهی پەروەردگارە ئەمین نین لە مەکری تۆ هاکەذا فەکون ئەبەم شێوازە بوون ئەوان خوایان فەرمووی ئەبەم شێوازە ببن بەو شێوازە دائیمەن بترسن لەوەی کە ئەمین نەبی لە مەکری خوا جەل جەلالوه عەزیزان ئەم قسانەی کە غەزالی بۆمان باسەکە بۆمان سەر دەکا بۆی بزانین ئەم مەلایکانە چەند مقەڕەبن جوبرائیل عەلەیهی سەلام چەند مقەڕەبە لەخوا میکائیل چەند مقەڕەبە حەمەلەی عەرش چەند نزیکن لەخوا جەل جەلالوه ئەوەش ئەترسن لە ڕەب العالەمین و لە خەشیەتی ئەو ئەترسن ئەی ئێمە چۆن ئەبێ خەشیەتمان بۆ خوا هەبێ و خەوفمان لە دڵا بەرامبەر بە خوا جەل جەلالوه هەبێ داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار لێ ئەلاڵینەوە ئەپاڕینەوە ئەڵێن خوای گیان بە بەزەی و ڕەحمەتی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان خەوف و خەشیەتی خۆت لە دڵمانە زیاتر کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕخێر کە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوایە لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە گوناهەیە کردومانە بە ئاشکرا عەفومان کە گوناهەیە بە پەنهان کردومانە عەفومان کە زیادە ڕێیمان لە حەقی هەر موسڵمانێکا کردووە خوای عەفومان کە پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە داوا لێ ئەکەین زمانمان پاکەرەوە لە گوناهەکان چاومان پاکەرەوە لە گوناهەکان دەس و گوێ و لاشەمان پەروەردگارە پاکەرەوە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین هانامان بە ڕەحمەتی تۆ هێناوە هانامان بە بەزەیی تۆ هێناوە پەروەردگارە بە هانامانە وەرە و عەفومان کە و لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین ژیانمان پڕکە لە خێر و خۆشی یا ئەکرەم الئەکرەمین گرفتەکانمان بۆ چارەسەرکە دەرگاکانی خێرمان بەسەرا بکەرەوە فێری زانستی شەرعیمان کە پەروەردگارە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی مردوەکانمان ببوورە پەروەردگارە داوا لێ ئەکەین لە گوناهی جەنای ماوە سەمەلا عوسمان ببوورە لە گوناهی ماوە سەمەلا سدیق ببوورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەو ڕۆژانەی بێ کەس و تەنها لەناو گۆڕەکانمانین پەروەردگارە بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە گوناهەیە لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهەیە لەمەوە دوعا ئەیکەین پەروەردگارە عەفومان کە پەروەردگارە هانا ئەمان بە ماڵەکەی تۆ هێناوە هانامان بە بەزەی تۆ هێناوە گرفتەکانمان بۆ چارەسەر کە
دەرگاکانی خەیرمان لێواڵاکە، عاقبەتمان پڕ خەیر و بەرەکەت کە یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين.